ئیرادەیەکی بەهێز متمانە بەخۆبوون کۆڵ نەدان. ئەم سێ دەستەواژە گرنگە زۆر دەرگات بۆ ئەکاتەوە کە مرۆڤ چی بێ بێنێتە دی. بۆ ئەو مەبەستەش هاوڵاتیەک فەرمانبەرێک لە گەنجێکی هەڵەبجە لە یەکێک لە زانکۆ ناسراوەکانی سین وەرگیراوە کە ئەو زانکۆیە هەم لە ناو سین هەم لە دەرەوە جیهان بە شێوەیەکی گشتی زۆر ناسراوە کە توانیوەتی لە ڕکابەری بکات لەگەڵ نزیکەی 8,000 خوێندکاریتر ئەو بە خۆشحاڵیەوە وەرگیراوە زەمالەکەی وەرگرت. بەڵێ ئاکام هەڵبەتەوە باست کرد ئێمە کۆمەڵێک گەنجی بەهرەمەند و بەتوانامان هەیە کە خۆشبەختانە توانیویانە لە وارەکانی خۆیانە بەڵێ کار بکەن و ئەو زانیاریانەی کە هەیەە پێشکەش بە خەڵکی هەرێمی کوردستان یاخود تەواوی جیهانی بکەن بە هەمان شێوە بگومان ئەم گەنجەژێکێکە لەو گەنجانە و کە پەری بەتوانەکانی خۆی داویەکێک بۆ لەو گەنجانیکەوە باست کرد لە نێو چەندین خوێندکارە بەڵاوەگیراوە کە ئەوەی شێکە لەو بەڵێ وەک ئاماژەت پێدات لە یەکێک لە زانکۆوە بەناوبانکان کە زانکۆی نانژینگە بۆ زانست و تەکنەلۆژیا کە یەکێکە لە هەر باشترین زانکۆکانی چین و هەروەها جیهان کە تاقیکەکەیەکێکە لە تاقیگە زۆر پێشکەوتەکانی چین کە زیاتر لە 2 بلیۆن دۆلاری تێچووە. بەڵێ کاک ڕێبێت عەبدوڵلا سینەوە سڵاو لێبێ سپاس بۆم دەرفەتە. سڵاو لێوە بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش. زۆر سپاس. کاک ڕێبین لە سەرەتاوە وەک ئێمە باسیشمان کرد ڕکابەریەکە چۆن بوو؟ پێش وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بدەمەوە حەز دەکەم بە بۆنەی یادی 24 ساڵی دامەزراندنی دەستگای میدیای کورسات پیرۆزبای خۆمان ڕاستی ئێوە و کارمەندەکانتان بکەم و هیوای بەردەوامتان و دەخوازم. بەڵێ دەربارەی پرسیارەکانتان سەرەتا لە ڕێگەی ناردنی ئیمێڵەوە بوو لەلایەن ئێمەوە بۆ زانکۆکان لە سین و پاشان ڕۆژێک دیاری کرا لە ڕێگەی ئیمێڵەوە ئاگادار کراینەوە ڕۆژێک دیاری کرا بە کاتی بیجینگ و وەک ئاماژەتان پێکرد لە سەرەتادا 8,000 خوازیار لە سەرتاسەری عالەمەوە لە سەرتاسەری جیهانەوە بەشدار بوون و پێشمان وترا بوو لە ئیمێڵەکان ئەژە بەوە درابوو 15 کورسی هەیە واتە هەر 8,000 خوێندکار ئێمە پێشبڕکێمان بوو بۆی 15 کورسی بەدەستبێنین و لەو 15 کورسیش یەک کورسی بتوانین بەدەستبێنین. بۆیە بە خۆشحاڵیەوە لە دوای بڕێنی قۆناغەکان کە قۆناغەکان ئەگەر ئاماژەی پێ بکەم هەم زارەکی بوو هەم لەسەر وەرەقە بوو. ئەوەی لەسەر وەرەقە بوو بڵێن ئیمتیحانی فیزیای لە خۆگرتە بوو سەعات و نیوەک 30 پرسیار و پاشان 10 دقەیەک چارەکێک ڕێستمان هەبوو پاشان دەستمان کردەوە بە ئیمتیحانی ماتماتیک بیرکاری و پرسیارەکان مامناوەند و قورسی لە خۆگرتە بوو لە ڕاستیدا و لەژێر پرۆتۆکۆلێکی قورسدا بوو بە شێوازێکە تەواوی کۆمپیوتەر و هەتا مۆبایلشمان بەکارهێنا بۆ ئەوەی پیشانیان بدەین کەوا ژوورەکە کەسی تیانە و تەواو پرۆسەسەکە خاوێنە دوورە لە هەر غەشێک و بڵێن هەتا ئەوان ئۆکەیان لەسەر کرد و ڕۆشتینە ناو تاقیکردنەوەکەوە بە خۆشحاڵیەوە باشە پاشان ڕۆژانی داهاتووتر ئیمێڵێکمان پێگەیشتکەوە دەبێت خۆمان ئامادە بکەین بۆ ئەوەی لەگەڵ پرۆفیسۆری سەرپەرشتیار ئەم لە زانکۆکان لە دەربارەی ئەو بوارەکانی خۆمان دەبێت مناقەشە و گفتوگۆ بکەین و پرسیارمان لێ بکرێت لەبەرەوەی بەزارێکیش تێستمان بکرێت. باشە کاک ڕێبین مەرجەکانی تاقیکردنەوەکە چۆنانی هیچ مەرجێکدانراوە بۆی کە ئەو کەسێک کە بەشداریەکە لە تاقیکردنەوەکە؟ بەڵێ بۆ نمونە مەرجەکانەوەی ئەگەر بەڕێز بۆ ماستەر بخوێنی پێویستە شادەی بەکالۆرس بێەوە پێویستە زمانت باش بێت و یەکێک لە مەرجە سەرەکیەکانەوەیە کە گرنتی هەتا دەرەجەت بەرزتر بێ گرنتی بەدەستێنانی سکۆڵەرشیپەکەت زیاتر دەبێت. بەڵێ کاک ڕێبین بەڵێ باش ئەو کەسانی کە تاقیکردنەوەکە هەڵەسەنگێنن ئەمانە لە کێ پێک هاتوون یان چۆن لەسەر چ ئەساسێک ئەو تاقیکردنەوەکان هەڵەسەنگێنن؟ بەڵێ وەک معلومی بەڕێستانە هەر تاقیکردنەوەی کۆمەڵێ پرۆفیسۆری زۆر باش کۆمەڵێ پرسیار داهێنن بەپێی ئەو تاقییانی کە ئێمە ئیمێڵمان بۆ نردووە
لە بواری فیزیادا کۆمەڵێک پرۆفیسۆر هەیە سەرپەرشتی تاقیکردنەوەکان دەکات هەم بە تاقیکردنەوەی سەروەرەقە پرسیارەکانیان داناوە و هەروەها کۆمەڵی پرۆفیسۆری تر کە تاقیکردنەوەی زارەکیەکان بەڕێوە برد تاقیکردنەوەکە بە شێوازێکی گشتی بڵێن بەڕاستی زۆر قورس لەبەرەوەی سیستەمی خوێندن لە چین زۆر قورسە جیاوازە لە سیستەمی خۆمان و منیش یەکەم جارم بوو ڕاستی بەو تاقیکردنەوە زۆر قورسا بڕۆم بەڵام لە هەموو حاڵەتێکە سوپاس بخوا بە سەرکەوتوی توانین قۆناغەکان تێپەڕێنمەوە ئیمێلی پرۆژبایمان بۆ گەڕایەوە. بەڵێ کاک ڕێبین بەپێی زانیاریەکانی تۆ بێجگە لە تۆ پێشتر ئایا هیچ خوێندکارێکی کورد لە باشوور لە ڕۆژئاوا بۆ نمونە لە ڕۆژهەڵات لەم زانکۆیە خوێندوویانە یاخود خوێندکاری عێراق بە شێوەیەکی گشتی یان تۆ یەکەم خوێندکاری؟ لە ڕاستیدا لە شارەکەی خۆم تەنانەت نەک لە زانکۆی خۆم لە شارەکەی خۆم هیچ کوردێکم نەدۆزیێتەوە یاندەی پرسیارم کرد بێەوە تاکە کوردم لەوێ بەداخەوە ینی حەزەکەم ڕێژەی خوێندکاری کورد زیاتر بێ لە سین و هیوادارم بتوانم لە ئایندەدا هاوکاری خوێندکارە کوردەکان بکەم لێوە بخوێنن وەک ئاماژتان پێکرد بەڵێ تاکە خوێندکارم لێرە کە دەخوێنم. بەڵێ کاک ڕێبین لە سەرەتاوە ئاستەنگەکان چۆن بوون چۆن زاڵوی بەسەر ئاستەنگەکان بۆ نمونە فێربوونی زمانی سینی؟ بەڵێ لە ڕاستیدا من بە زمانی ئینگلیزی دەخوێنم وەلو لە هەمان کاتە کۆرسی زمانی سینیشمان هەیە بەڵێ بەڵام لەبەرەوەی پێشتر من دیراسم ئینگلیزی بووە کێشەیەکی وام نەبوو توانی بە ئاسانی ینی خۆم بگونجێنم لەگەڵ بارودۆخەکە هەم لە سین هەم بە ئەو کاتێشی کە بە ئۆنلاین تاقیکردنەوەکانمە کرد زمانی ئینگلیزیمان بەکارهێن. باشە کاک ڕێبین هەڵبەتەوە کە زانین کە بەڕێستان فەرمانبەر بوون لە زانکۆی هەڵەبجە لە کاتێکدا کە ناوتان هاتەوە بڕۆن بۆ ئەوی کە لەوێ ئەو تاقیکردنەوەی ئەنجام بن هیچ کار ئاسانیەکتان بۆ کرا بۆ ئەوەی کە بڕۆن؟ بەڵێ لە ڕاستیدا پرسیارەکە زۆر جوانە بە دەرفەتی دەزانم کە لێرەوە سوپاسی هاوکاری و یارمەتی بەڕێزان لە سەرۆکایەتی زانکۆی هەڵەبجە بکەم کە یارمەتی دەر و پاڵپشتمان بوون زۆر سوپاسیان دەکەم. بەڵێ وەک ئاماژتان پێکرد هەموو کارێک سەرەتا زەحمەتی تێدایە بەڵام بە هاوکاری و یارمەتیدانی بەڕێزان لە سەرۆکایەتی زانکۆ ئاسانکاریان بۆ کردین و بە هیوام ئاسانکاری زیاترمان بۆ بکەن تا ئێمە لەیرە بە خەیاڵێکی ئاسوودەترەوە بتوانین زانست فێر ببین و لە داهاتوە بگەڕێنەوە خزمەتی هەم زانکۆ و هەم کوردستان بکەین بەگشتی. باشە کاک ڕێبین ئەتوانین بڵێن چی وای کرد کە بەڕێستان ئێستا بگەن بەو ئاستایان لە کاتێکا کە ناوتاتەوە کە لە زانکۆیەکی لەو شێوەیە بخوێنی هەستە چۆن بوو؟ وەک ئاماژەتان پێکرد پێشتر لە سەرەتادا ڕەنکی زانکۆکە زۆر بەرزە و من زۆر خۆشحاڵم کە لێرە دەخوێنم چونکە مانەی وایە کە من دەتوانم لە داهاتوودا خزمەتێکی باشتر بکەم هەرچەندێ لێرە زیاتر هەوڵ بدەم لەبەرەوەی ینی لە ڕووی زانست و تەکنۆلۆژیاوە زانکۆکە ئاستی یەکێکە لەو سەد زانکۆیی جیهان کە ئاستیان زۆر بەرزە بۆ تاقیگەکەمان ینی جیهازی زۆر لە پێشکەوتویتیا لە ڕووی ریسێرچەوە دەتوانین هاوکاری بکەین لە داهاتوودا پلانمەوەی بتوانین لینک دروستکەین لەگەڵ زانکۆکانی کوردستانە لە ڕێگەی علاقاتەوە و بەڵێ هەست ینی هەستم خۆش بوو کە لەوێ وەرگیرا لەبەرەوەی توانم زانستی زیاتر فێبم و پاشان کە گەڕاینەوە بۆ کوردستان خزمەتی خوێندکاران و زانکۆکانی خۆمان بکەین ئینشاءالله. ئینشاءالله. کاک ڕێبین هەڵبەت هاوڕێی چینی تێیە خوێندکارە چینیەکان تا چەند ئاگاداری ڕەوشی کوردن بە شێوەیەکی گشتی؟ لە ڕاستیدا ئەمە کاتێککە من دانیشتن لەگەڵ هەر لەبەرەوەی لێرە تەلەڤین نێودەوڵەتیشی ینی هەر لە وڵاتانی جیاواز بەڵێ لە وڵاتانی جیهان و ینی بەشداری لەگەڵمانەکە قسەکەین بەیەکۆ نیوەی دانیشتنەکەمان ئەگەر قسە بێن نیوەی دانیشتنەکەی ترمان نیوەی قسەکانی ترمانەوەی کە من باسی کورد دەکەم دەربارەی ڕووداوەکانی کورد هەندێکیان ینی زانیاریان هەیە هەتا پرۆفیسۆرێکم هەیە ناوی پرۆفیسۆر لیدیە یەکەم جار کە قسەم لەگەڵا کرد یەکەم محاضەرە لە دوای ڕێستێک لەبەرەوەی ئێمە جیاوازین لە سینەکان هاتە لامەوە پرسیاری کرد وتی خەڵکی کوێیت وتم خەڵکی کوردستانم وتی ئای زۆر باشە بەخێر بێ من کۆمەڵی هاوڕێی کوردم هەیە دەرزی داهاتووتر کە هاتەوە وتی ڕێبین وەرە من کتێبێکم لەسەر عێراق بەگشتی و هەندێک زانیاری هەبوو لەسەر کوردستان ینی
ئەو هەستانە بۆ ئێمە خۆشن چونکە لەبەرەوەی ئێمە جیاوازینان لە ڕووی شغل و شێوە لە ئەوان دەناسرێنەوە و زۆر پرسیارمان لێ دەکرێت و یەکێک لە ڕووداوە خۆشەکان کە سەفەرم کرد بۆ شەنهای ئەوە بوو ینی لای کەم 100 ڕەسممان لەگەڵای گیراوە خەڵکی سین زۆر ینی میهرەبانن لەبەرەوەی جیاوازیشین لە نێوانە زوو دەرەکەوین و بەڵێ کاک ڕێبین خۆ دەزانی خواز لەسەر کاڵای چینی لە کوردستان زۆرە تا چەند هاوڕێکانت بەڵێ بەڵێ بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش هاوڕێکانت تا چەند ئاگاداری ئەوەن هاوڕێ چینیەکانت لە ڕاستیدا لەیرە مامۆستای بەڕێز لەیرە کارگی زۆریان هەیە هێندەی من پرسیارم کرد خاستن لەو شاری کە من تێدا دەژین بۆیە ئەوان تابعی ناردنن ینی پەلوپەلەکانە نێرن بەپێی داواکاری وەکو خۆیان لەبەرەوەی من تێکەڵی کەسانی ئەکادیمیم لە ڕووی بازرگانی ئێمە تۆزە دوورین بۆیە زانیاریان زۆر لە بوارەوە نییە بەڵام لە ڕووی زانست و زانیاریەوە بەڕاستی زۆر سەرسوڕهێنەر و زیرەکەن. بەڵێ کاک ڕێبین هەڵبەتە گەرباز لە پسپۆڕێکی بەڕێستان بکەمەوانەوە کە زانین کە لە تاقیگەکانی ئەو زانکۆی کە ئێستا تیاخێنی تاقیگەی پێشکەوتوو کە باسیشم کرد و بلیۆن دۆلاری سەرف کراوە یاخود تێچووە ئەتوانین بڵین ئەو پسپۆڕی بەڕێستان ئەگە بێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەتوانی چۆن سوود بە خەڵکی هەرێمی کوردستان بگەێنیت و زانکۆکان لە زانکۆکانیشا بە هەمان شێوە یاخود ئەتوانن لە هەرێمی کوردستان توانێت ئەوەی هەیە کە تاقیگەیەکی لەو شێوەیە دابیم کادیا خۆ دروست بکات. پرسیارەکە زۆر جوانە ئەوە دەکەوێتە سەرەوەی کە ئایا حکومەت پاڵپشتی تاقیگەی زانستی دەکات یاخود ناچونکە زانست پێویستی بە پارێکی زۆر هەیە وەک ئاماژت پێکرد ئەو تاقیگەی من لێ دەخێن 2 بلیۆن دۆلاری دەچووە و حکومەت پاڵپشتێکی زۆر باشی دەکات بە ئامانجی ئەوەی کە ئەو ریسێرچاری کە لەم تاقیگەیەدا دەکرێت ڕاستە و خۆ لە خزمەتی حکومەت و هاوڵاتیانە بەکاردێت لەبەرەوەی کۆمەڵێک پرۆفیسۆری زۆر باشی تێدایە کە قسەیان زۆر دەخواوە لە سین خاستەن ئەوەی من تێبینیم کردبێ گرنگی زۆر بە پرۆفیسۆرەکانیان دەدرێت بۆیە پارەیان لە بەردەسایە و تاقیگە و جیاز و ئامێری زۆر باشیان لە بەردەسایە بۆ پێشخستنی خۆیان وەک دەزانن سین لەم ڕۆدا زۆر گرنگی بە زانستە داواییکەکە لە وڵاتە پێشنگەکان بۆیە بە هیوان ڕۆژێک لە کوردستان ئێمەش بتوانین بۆ ئامانجە هاتوونەتە دەرەوە ئێمە زانستەکە لەگەڵ خۆمانە بهێنینەوە و لە داهاتوودا بتوانین تاقیگەی باشدا بنین چونکە وەکو کورد من کۆمەڵی پرۆفیسۆری زۆر باشن بۆ زۆر عەبقەری و زیرەکن بەڵام ئەو دەرفەتەمان نەبووە بەهۆی نەبوونی پارەوە لەبەرەوەی تاقیگە پاری تێدەچێت بۆ هیوای و ئومێدەوە لە داهاتوودا ئێمەش بتوانین تاقیگەی وەرمان هەبێت و پارە بۆ زانست سەرف بکەین دەتوانین لە ڕێگەی زانستەوە هەموو وڵاتەکەمان پێش بڕین و دەتوانین چارەسەری هەموو قەیرانێک بدۆزینەوە بە زانست. بەڵێ کاک ڕێبین دوا پرسیارم ئەگەر بە کورتی وەڵام بیتەوە دوای تەواوبوونی ماستەرەکەت ئیشاڵڵا پرۆژەی داهاتوو چی ئەبێ ئایا بەنیازی هەر لە وڵاتە بمێنیتەوە و ئەگەر دەرفەتە بێت دکتۆراش بخوێنی؟ لە ڕاستیدا من دەمێ ئاماژەوە کەمە پێشتر ئاماژتان پێکرد من فەرمانبەرم بەڵام کاتێک لێرە لەگەڵ پرۆفیسۆرەکانمان دانیشتم هاتمە سین کە قسەمان کرد پرۆفیسۆری سەرپەرشتیارم لێ پرسییم ڕێوی پلانت چییە بۆ داهاتوو من وتم نازانم ڕاستی پرۆفیسۆری یاسای وڵاتەکەیەوە نازانم وتی ئەمە ماستەر تەواو کرد دکتۆرا و پۆست دکتۆراش دەینە بەس لەلامان بمێنەرەوە بەڵام وەک بەڕێستان ئاماژتان پێکرد من فەرمانبەری حکوومەتم لەژێر کۆمەڵێکی یاسام کە ناتوانم ڕاستە خۆ دوای دەستکەم بە خوێندن بۆیە هیوادارم بەڕێزان لە وەزارەت ئاسانکاریمان بۆ بکەن لەبەرەوەی ئێمە بە دوای زانستا گەڕێت بۆەوەی سبەی نەوەکانی داهاتوو فێر بکەین ئێمە باشتر ئێمە ئەحەقترین بەوەی کەوا هەروو دەرفەتمان بدرێتە لەلایەن وەزارەتەوە بتوانین بەردەوام بە خوێندن بدەین و بە زووترین کات بگەڕێن بۆ کوردستان بۆ خزمەت بۆ هیواین ئێمەش سەرکەوتووە بیت. بەڕێز ڕێبین عەبدول لە سینەوە سوپاس کە ڕاستەخۆ لەگەڵمانە بوویت سەرکەوتوو بن دووبارە. زۆر سوپاس.